سڵاوتان لێبێ بەڕێزان تەمەن ئەو شتەیە کە لای خۆی گەورە دیاری کراوە بۆ هەر یەکێکمان دایناوە چەند ساڵ لەم ژیانەیە بژین. دەمەوێت بەرنامەم جارم لەسەر تەمەم بکەین بزانمە و کەسانی کە دێنە بەرنامەکەم حەزەکەن چەند ساڵی دیکە بژین. بۆچی هەندێک کەس لیان دەبیسی دەڵێ حەزەکەم میتر ژیانم کۆتایی پێبێ و هەر لە ئێستەوە ژیان جێبێڵم. هەندێک کەسیش دەڵێ حەزەکەم سەر و سەد ساڵ بژین. دەمەوێت پرسیاران لێ بکەم و ئێوەش بینەری وەڵامەکانیان بنبزانم لەسەر تەمەن چیمان پێڵێن لەگەڵ مار. من لە دایک بووم هیچ ژیانی خۆشم نەدیوە لە 66ەوە. هەموو کەس حەزم مردن ناکە ڕۆژشتا بوو حەزکرد نیچیە. بەڵا بە حەزی خۆم بێ حەزەکەمە تاتە بژی. وەڵی بە حەزی من لەم کوردستانەیە گوناحە 2 ساڵی دەربژی. من 64 ساڵ تەمەنم هەیە. ئەم 64 ساڵە کە تەمەنم بینیوە ساڵێک خۆشیم نەدی ژیانی خۆم. ئەگەر بە حەزی خۆت باە حەزەکەی چەند ساڵی دیکە بژی؟ ئەگەر بە حەزی خۆم بایە حەزەکەم دەقەی کۆچ بکەم. حەزەکەی تر کۆچ بکەم. بۆ حەزەکەی واز ژیانەکەەوە پێویست دەکات. حەز لەم ژیانی نییە ئەیدامە بدەیت؟ کوڕی باکم. من 64 ساڵ تەمەنم هەیە. ئەم 64 ساڵە کە تەمەنم بینیوە ساڵێک خۆشیم نەدی ژیانی خۆم. هەمووی ناڕەحەتی بوو. هەمووی ناڕەحەتی ڕاکردن بە دوایش بێژەی ژیانە. ژیان قورس بووە. ژیان زۆر ناڕەحەت بووە. بژێی ژیان بە زەحمەت دەستی خەڵکەکەیە. ڕۆژ بە ڕۆژ سەرگردانی زیاترە بێ. حکومەتێکی نابەجێ نادروست ناتەندروست ئەم هەرێما بەڕێوە کە خۆشی نازانن چیەکە. خەڵکێک موچەی 220 دیارە. بیا بە کرێخان و بیا بە شیر بیا بە دایبی بیا بە پێسی ماڵ ناڵ بە چی بە چی من لە تۆ پرسم بە چی بە؟ ینی پێت وایە بژێوی ژیان واکات ئینسانی تر حەز نەکا دیدامە بم ژیانە بدا ناڕەحەتی نەجیانەکەم مەسەلە ئەوە نییە مەسەلە ئەوەیە کە ئێمە یەکێ حکومڕانیمانەکە کە خۆشی نازانن چۆنەمان با بەڕێوانێ لە تۆ لە هەژ وڵاتێکا کە ژیایت کە هیچێ نەزانێت مەسەن شوانێک کە بەرخەلەکەی خۆی با بەڕێوەکە نەزانێت مەسەن جوان بێ با بەڕێوانێ بەرخەلەکەی هەمووتن بەلاکە پەرتەوازە نابێ هەرێکە بەلاکە ناڕوە ئێمە ژوانمان لاتوە بەدەم قەیرانی دارەی و دقنەبوونی ژیانە وامان لاتوە کەس خاوەنمان نییە چێ خاوەنە؟ جەنابەت وتی 64 ساڵم ئەم 64 ساڵە منداڵی تیا بۆ گەنجی تیا بۆ ئێستا بەرەو تەمەنێک زیاترژەچی چ ساڵێکیان هەستەکەی باشتر بۆ لە ساڵەکانی تر چێژی ژیان زیاتر دروست بووم هەر ڕاکارەکەیە وەکو ئەسب عەربانەکەمان لاتوە تەشبیان نەبێ لە ڕووی مەجلیسا وەکو ئەسب عەربانەکە ئەو هەر ڕاکە تۆشە بە دوای ڕاکەی قەت دەستی نایگاتێ قەت دەستی نایگاتێ بڵێ وەڵی ئەوە ئەمڕۆ گەشتم بە نانی خۆم بە ئاوی خۆم بە ژیانی خۆم لەبەرەوە کە زانچی ژیان قورسە قورس ژیان زۆر قورس بووە لەسەر چێش قورس بووە لەسەر چینێک چکاسە تەبەقەی ئێمە دوو کەس ساتی دەوەینەکە یا زۆر بەرزە یا زۆر نزمە یعنی چینیازەکە زۆر بووە چینی وەسەتمان نەماوە ئێستا بترێت تۆ چینی وەسەتیش نەما ئێستا تۆ بچۆ مەسەن ئەو کافتریا و بار و شوێ دیسکوانە خەرجەکەی شەو تابانی 300-400 دلار خەرجەکە هەر بەلای گرنگ نییە چیە کارشی ناکە خۆشی نازانێت بۆ چێ بەس تەنها وەختەکەی بووە خەڵکی شێ هەر لەبانن هەتاوە لە بناو بازارە دوو پاکە کرنسی پێ بیفرۆشێ ژیانی ماڵناڵەکەی دابینکە ئەوشی بۆ دابین ناکە لەبەرەوە جیاوازەکە زۆرە جیاوازی لە ژیانە هەیە کە جیاوازی لە ژیانە هەبوو ئێمە وەکو کەس ناتوانین بژین ینی هەست کەسە بیر لە خۆیە کاتەوە وەڵی بە حەزی من لەم کوردستانەیە گوناحە 2 ساڵی دەربژی ساڵێکی تربژی تەواو ئێمە هەرە بێ بڕۆینەوە ئەی خۆی گەورە نافەرمێن ئینا لیللاهی وئینا ئیلەیهی ڕاجعون هەمووانە گەڕێینەوە بەڵام هەندێک کەسە بینین لە ژیانە تەمەنی زۆر بەرەکەتدارە فریای زۆر شتەکەوێت بەس تۆ بۆ حەزەکەی ینی زووتر جێی بێ قوربان یعنی تامی دیانە ماوە ژیان تێگەی معنای نەماوە ژیان یعنی هیچ معنایەکی نییە ژیان بژی دەست نەژی من 45 ساڵم بەڕێ کردووە باوەڕکە لە لام 45 سانیە لە لام 45 سانی ئەمە زوو ڕۆیشت ئەمە نەزوو لە من ڕۆشتووە تێگەین یعنی بەلام ئەوە 45 سانیە اینجا هیچ شتێکیش نەماوەتەوە من لە دنیاە بۆی بژین ئیماندارین لەخوا بەزیادە تێگەین حەمد و سەنا بۆ خۆ باشە هیچ شتێکی تایبەت هەیە حەزکەی پێشەوەی بمری پێی بگەیتر دوایەوە ژیان جێبێ خۆی پێشتر ئێمە هەمان بوو ئەو حەزە باشە تاوەکو 4-5 ساڵ لەمەوە بەریش بەڵامی تر نەما ئەوەش نەما تااقەتی ئەوەشم نەما کە بۆی بژیم یعنی بۆ باخ و بۆ ئەمانەکەیشمان تیا کرد و تێگەی دڵمان پێ خۆش بوو بەس ئەو دڵێشیان مران تێگەی ئەویش نەما
دایتر کە ئەویش نەماوە ئەم نەماوە ئەو نەماوە ئەو لە دەست و یعنی قیمەتی چێ بۆ چێژی من دایک و باوکم کە لە دەست داوە تااقەتی ژیانم هەر نەماوە دوای ئارەوەڵە ئەنیستا بیری و کاتانەکەی لەگەڵ حەزەکەی بگەڕێتەوە بەلای ئەوان تاوان ئارەوەڵە لەبەرەوەی لەخوا بە زیاوە ئیمانەکەمان باشە حەمدوستەنا بۆ ئینسان ئەڵێن هەتا گەورەش بێ هەر وەکو منداڵێک لانی پێویستی بە دایک و باوکی وایە هەر وایە من ئێستاش لەو باخ و شتەیە کە ڕۆم ینی باوەڕکە بە سیارەکە کە ڕۆم و سیارێ بۆیە نافرۆشم لە 2013 و کە ئەمری خۆیان کردووە لە ئەڵێ هەر لەگەڵمان لێ ڕوحیانەتیان لەگەڵمایە ینی هەستەکەم پشتیانە بینم کە ئیشەکەن لەگەڵمە ئارە وەڵی ئاوان باشە لەم تەمەنەی ڕابردووت کە ڕۆیشت چ ساڵێکی تەمەنت حەزەک هەست زۆر خۆشتر بۆ بەلات تەمەنی منداڵیە گەنجیە ئێستاوە تەمەنت ئەچتە 45 چ تەمەنێکی خۆش بوو تەمەنی مناڵی ئێمە لە تقریبان لە بینی 13 ساڵی بۆ 7 ساڵیش زۆر خۆش هەتا 7 زۆر خۆش ئەرەوەڵا ئەو 3 ساڵە بەڵام بەخواوەکو تیانە بوو ژیانی خۆشتیانە مایت وڵا ئەگەر بە حەزی خۆم بێ حەزەکەم 100 ساڵی کە بژیم ئەرە وەڵا حەزەکەی بەردەوام هیچ کەس بەتایشی چونکە هیچ کەس حەزی لە مردن نییە بۆ وانشەوە کە لەسەر جێکەوتون باشە بەس هەندێکی هەیە بێزارە لە ژیان ئەنی ئەڵێ حەزم بەم ژیانە نەماوە حەزەکەم زوو ویتر کۆتاییم پێ بێ ئەمە لە چیوە سەرچاوەگری وڵی من پێم وایە ئەوە علاقەی بەسەر بژێوی ژیانەوە هەیە زیاتر بە دەرەجەی یەکەم ئینسان کە لە دنیادا مرتاح نەبوو لە ژیانە مەسەلەن نەیتوانێ ئەو مەهام و مەرامانەی کە هەیەی بۆی بێتە دی ئیتر وردە لە ژیان بێزارە بێ بژێوی ژیان واکات ئینسان حەز لە ژیان بەڵێ بژێوی ژیان حەز و ئارەزوەکانی ئینسان بۆ ژیان زەرورە و پێداویستەکانی ژیانیش کە نەتوانین سەیتەرە بکەی بە سەریاو دابینی بکەی ئەو کاتە ئینسان وردە بۆ خۆی لە ژیان بێزارە بێ زۆر باشە شتێکی تایبەت هەیە پێش ئەوەی ژیان بەجێ بێڵی حەزکەی پێی بگەی یان حەزکەی ئەو شتە بێتە دی ئەنجایی تر ژیان یانجێ بە شتێکی تایبەت هەیە بە تاکید هەیە چۆن دێ هەموو ئینسانێک ئاواتێکی لە دڵا هەیە بەرامبەر بە ژیانی خۆی کە حەزکا پێش ئەوەی بمرێ پێی بگات و بۆی بێتە دی هەموو کەسێک هەوڵیشی بۆ دەیان بەڵێ چونکە ژیان بریتە من پێم وایە ژیان بریتە لە خۆشەویستی تر ئەو خۆشەویستیە مەسەلەن بۆ خوایە بۆ دایکە بۆ نیشتمانە بۆ نەتەوەیە بۆ ئەگەر عاشق بێ بۆ ماشوقەکەی بێ بۆ هەچی بێ من پێم وایە ژیان بریتە لە خۆشەویستی ئەگەر خۆشەویستی تیان نەما ئیتر ژیان معنای نامێنێ لەزەتی لێ نابێت لەم 6 ساڵەی ڕابردووت چ ساڵێکی تەمنت زۆر خۆش بە بەلاتەوە من دیارە لە ساڵی هەشتاویە کۆوانۆ لە دەرەوە بووم سەردەمەکانی پێشمەرگایەتی ئەوشتانە لەبەر ئەوەی بە ئاواتێکی گەورەوە مەسەلەن ئەجەنگاین و خەباتمانە کرد بەلامەوە خۆش بوو هەرچەند ئێمە زۆر نەبوو بێ دەرامەت و سەختیش بوو بەڵام خۆش زۆر سەختیش بوو و زیاتر لە 12 کە ڕێماڵمان سوتاوە بەڵام ئێشتا هەر بەلامانەوە احتیادی بوو بێ پارێش بوون پارشمان پێ نەبوو بەلامانەوە احتیادی بوو بەڵام ئەوەی کە بەلامەوە زۆرتر خۆش بوو تا من خۆم تەبیعەتم یەک تەبیعەتی تایبەتم هەیە دایم لە خۆشیە گریانم دێ ڕۆژی ئینتیفازەکە کە ئیتر خەڵک لێرە ڕاپەڕێ و پەلاماری داوە و کە بە ئومێدێکی گەورەوە خەڵک چاوەڕوانی پادەشتە پاشە ڕۆژێکی ڕوون و بەرچاوڕوونیە کرد و کورد بگاتە ئاوات و ئامانجەکانی خۆی ئەو ڕۆژە مەلاوە زۆر خۆش بووە کە ئیتر ئەو ڕۆژە گریاوم بەڵێ بە تاکید ژیان ئەگەر بۆ مەرامانەی کە خۆمەزانم ببێ وڵا حەز دەکەم چاک بژین بەڵام ئایا ئەتوانی وا بژی ئەوەی ئێمە هەموومەوە بەسمانە پێی ناگەین بڕوا ناکەم ئێستا ستایلی ژیانی زۆر بمان ڕەنگە نزیک من لە یەکەوە بەم ستایلە ژیانی لەم کوردستانە هەیە بەم شکڵەی کە ئێستا هەتە حەزەکەی ئیدامەی پێ بدەیت وڵی مردن بە حەز نییە إن الساعة لآتية لا ريب فيها بێگومانەوە ناتوانیت تەقدیری ئەوە بکەی بڵێ چەندە ئەژیم و یان چەندە ناژیم ئەو خۆی ئینەکە بەڵام ئەگەر بەم ژیانانەی ئیستا بێ هەتا بە تەمەنبی ناڕەحەترە لا ناڕەحەترە بێژێ حەتە تەمان تۆ ئەوسا خەفەتی چەند مناڵێکی خوارد بێستا مناڵی تریژی بۆ ڕیشەوە پەلی لێبۆتەوە تەوان هەمی هەر ناڕەحەتیە ئیتر ئەوە زروفی سیاسی علاقەی بەخۆیەوە هەیە ئەوش بۆ پیاوی بەیژان هەر ناڕەحەتە وانە بژێوی ژیان تا چەند تاسیری هەیە لەسەر ئەوەی حەز بە ژیان
بژێوی ژیان ینی بژێوی خۆشی ژیان بژێویەوە ئەگەر بژێوی نەبێ خۆشی چیتە ئەگەر کەسێک ئەوەی کە داماەوەی سم بەیانی بەزین بە کابراایەکە زمێ لە پیالیەوە بەم گەرمایە فەقیریەکە وڵای ناڕاحەتە چۆن ناڕاحەت نییە کابراای شەیستە لەوانەیە لەو بەری فێنکی خۆشی و خزمەکاری هەبێ و نەزانێت دەرەوە هەر چۆنەژی داوانەیە ئێستا پیاو هەیە لە وڵاتی ئێمە نەزانێت ئەم ئازادیە چۆن چیتە چونکم شوێنەکەی خۆی فرعونانەیە ئەوە لەبەر ئەوە ناتوانانی تەقدیری هەمووی وەخۆی بکەیت ینی لەم هەفتا ساڵەی تەمەنت کە باست کرد چ ساڵێکیان ژیانت زۆر حەز لێ زۆر خۆش بوو بەلاتەوە من بەلای منەوە لە هەفتاکانە 1970 یەکەم جار بوو کورد ڕزگارێک بەدەست بێنێ تۆزێ دەنگ و باسێکی واوڵاو بۆ لە کورد لە عالەمە باسێک بێ و پێشمەرگە و خەڵکێک لە ناو شارە پیا بێ و ئێمە ئازادیەکمان بینی تۆزێک مەکتەبەکان کوردی تێبکەوە ئێمە لەو پێش بەدەست عەرەبێکە ژیرمان خواردو بکە ئەبایە بچیتە مەکتەب هەمووی عەرەبی بوو تەبعەن زەمانی من دراسە بە تایبەتی تاریخ عەسری حەجەری حەدیث و نازانم قەدیم و چی مامۆستاکەشمان عەرەبە دەرسەکەشمان عەرەبیە ئەو ساڵانە خۆشژیان خۆش بوو بەلا ناڕەحەت بوو ئەمە بەڵام کە هەفتاها لەوانە نەجاتمان بوو لە وازێکی پێمان خۆش بوو ئەوش کە تەواوی ئەرەوەڵا ئەگە تەواوی کردایە لەوانەی باشتر بووە وەڵام ئەوش تەواو نەبوو ئەمە باقی بێ هەموو حەزەکە بژیت باش ئەم هەفتا ساڵەی ڕابردووی تەمەنت چ ساڵێکی زۆر خۆش بوو بەلا وەڵاهی ساڵی خۆشمان نەدیوە غێری لە 58 بۆ 60 1950 بۆ 60 زمانی عەبدولکەریم قاسم و ئەو دوو سێ ساڵە خۆش بوو کەس مشکلێ نەبوو کەس هیچ احتیاجێکی نەبوو ژیان بە جوانی ئەڕۆی بەس دوای ئەوە لە بوو بە 61 تا ئەمڕۆ خۆشیمان نەدیوە ئەو کاتە ئەو چەند ساڵە خۆش ئەو چەند ساڵە خۆش بوو مناڵیش بوو ئەو چەند ساڵە خۆش بووە تەمەنی مناڵت خۆش بوو خۆش لەکوێ ژیان ئەو کاتە خۆم خەڵکی دۆکم وەڵام کەی هاتوونە سلێمان دەمێ ئەو کات تەمەن دوهۆک بادینیشە ئێستا سۆرانەکەت بە تاواتی سۆرانەکەی بادیەکەی ڕزانم زۆر باشە هەندێک کەس هەیە ئەوەندە بێزارە لە ژیانەڵی حەزەکەم ئیتر ژیان جێ پێڵم چی واکە ئینسانەوە بێزار ئینسان نابێت لە ژیان بێزاروی هەموو ئینسان کاتە دنیاەوە تووشی هەموو شتێکە بێ هەموو ڕووداوێکە بینێ هەموو مشکلەیەکە بینێ نابێت بە تەمای ئەوی کە بڵێ وەڵا با بمرم بڕۆ ئەم ژیانە خۆش نییە ژیان بەدەستی کەس نییە بەدەستی ئەو خۆیە کە دروستی کردویت ئێتر خۆشی ئەبینی ناخۆشی بینی تەنگانە ئەبینی برسیمانش تاقیکردنەوەی خوان لە ژیانە هەمووی تاقیکردنەیە هەمووی تاقیکردنی ئینسانە زروف بڕوا زروف نەڕوامە بە ئینسان بە خۆی کەوتووە تۆ بۆشی حەزگە لە ژیان بمرێ کابرا ینی بێزار بێت زروفەکە وای هێناوە بێ ڕازی بیت باشە بژێوی ژیان چەنە تاسیری لەسەرەوەی ئینسان حەز بە ژیان ئینسان کە ژیانی کەم بوو بسێری زۆر ناخۆشە ژیانێک باش بوو خۆشترە ئەوەی شتەکە ئەگە تۆ حاڵی باش بێت ژیان و خۆشترە حاڵی کەم دەسەڵات بی ژیانەکە ناخۆشە بە ناشاری چی بکەیت ئەی بێزارە بی لە ژیانەکە لەبەر چی ئێستا تۆ مەسەلە کابرایەک بوو ئەنەوت خەڵگە مرۆ بڕایوتی کوورە مرد و مرە من ڕۆژی حەو کردە مرم تی بۆ وتی مناڵەکەم قوانەکەی شەڕای ڕەفیقەکەی جوانەیە تۆ ئەگریە بەسەرمە ئەو دینارێکی پێ هینەکەی من 50 سی بەچی بڕۆ بەڕێکە یعنی ئەو ژیان ئەو ژیان ئەوە بەچێ ژیان ئینسانە بێ دایمە لە تەنگانەژە نابیت و دایم ژیان لە فەرعانە نابیت بێت تەحملی هەموو ئەو شتانە هەموو شتێ بکەیت کە زۆر چی ئەنا بەسەرتە دەسەڵانی نەک شتێکە بەزراوێک خێرا بێزار بیت و دەستکەیت بەگلێک نابێ بێزاربی هەزەگاری تەمەنێکی خۆشە تەمەنێکی باشە ئەوەی خۆشترین تەمەنی ژیان ئینسانە باشە ئەگەر بەدەستی خۆت بیان بە حەزی خۆت بێ چەند ساڵی دیکە حەزەکەی بژی ئەوان دەست بەدەست خۆ بەدەست ئێمە نییە ئەزانم بەدەستخوای بەزۆکو حەزی خۆت حەز بەخوا من حەزم نییە بۆیان ئەوان خۆی گەورە تەمەنی چەند دانابێن کە موزیان لای ئەوە ئێتە چەند بێ من پێ ڕازیم ئێتر ئینسان نازانێت ساژی پەنجاژی شەستەژی ئەو خۆی گەورە خۆی داری کردو ئێستا هەندێک کەسێ دەڵێ حەزەکەم پێشەوەی بکەومە سەرجێکە یان زەلیل بم حەزەکەم ژیان جێ بێڵم یان ئەڵێ حەزەکەم پێویستیاتی ماڵە منداڵەکەم کە ئیتر پێویستیان بە منەمە ئەو کاتە ئیتر کۆتایی بێ ئەوەی کە نەکەیتە سەرجێگا لە هەموو شتێ باشترە لەبەرەوەی ئینسان نەبێت بە ئەرێک بۆ سەر چوادەورەی خۆی
ینی ئاواتەکەی و زۆر باشە بەڵێ چی ناڕەحەتە ئەوە ئێستا بڵێ ئینسان جاری وا هەیە چوادەورەکەی ناڕەحەترە لە خۆی کە کەوتو لەسەر جێگا پاکردنەوەیە خزمەتکردنیەتی اینجا ئەو زاکیرەتیەکە چێ تەمەنێکە بعد خەڵک زۆر ناڕەحەتی بەدەستەوە باشە بژێوی ژیان تا چەند تاسیری لەسەرەوەی ئینسان حەز بکات زووتر ژیان جێبێڵە یان زیاتر ئینسان هەتا مرتاحتر بژی حەزەکە بژی بەس کە ناڕەحەت بوو لە ژیان حەزەکە نەژی ئەو هەم کەسێ ئەوە ئاواتێتی یعنی بژێوی ژیان یەکسەر ئەوە گۆڕێت ئای تەبعا بێگومان ژیانی ئینسان لەسەر بژێویە کابرا کەسابەتێکی باشی هەبێ و بتوانێت بژی و احتیاجی دەستی کەس نەبێ تەواو بەس کە احتیاج بوو قەرزار بوو ناڕەحەت بوو حەزی لە ژیان نییە هەندێک کەسەیە دەڵێ حەزەکەم پێشەوەی ببرم بۆ نمونە بگەم بە فڵانە شتێک یان بۆ نمونە ئاواتێ خۆزگەیەکی تۆ پێش شتێکی ئاوا تایبەت هەیە حەزەکەی پێشەوەی بجێبێت بەس باسکردنی خۆش نییە بەڵام هەوڵی بۆ بێگومان هەموو کەس هەوڵێ بۆ ئاواتی خۆیەکە حەزی لە زیتی ئەوەی کە لە دڵی خۆیاتی حەزکە حەزی لە ژیانی شتێکە کە لە دنیا هەیبێ بەست چۆن ناچکات بە دڵی خۆیەتی بە پێی پێویستی ژیانی خۆیت ژیانی دیندارانە تا چەند چێژ بە ژیانە لە هەموو چێژی هەموو شتەکانی دە خۆشترە ئەوەی کە بینی بێت هێزانێ ئەوشی نەیبینی بێ نەیزانێ ئەو چێژە ئێستا کابرایی وە هەیە لەسەر شتی خراپەی کە هەچەنە ڕەنێک ناگەوە چێژە بەس کابراایە هەیە کە دیندار و چێژی لە دیندارەکەی خۆی وەرگرتووە زانێت چۆنە تامی ئەزان ژیان چۆن ڕۆی بەڕێوە خداوە سەیری ڕابردووی خۆیەکات چاکەی تیا کردووە تیا کردووە باشترە خراپ ئای بێگومان فەرقەکە من لە دایک بووم هیچ ژیانی خۆشم نەدیوە لە 66 هەموو کەس حەزم بردن ناکە ڕۆژشتا بوو حەزکردنی چیە بەڵا بە حەزی خۆم بێ حەزەکەمە تاتە بژی والله بە حەزی من لەم کوردستانەیە گوناحە 2 ساڵی تر بژی من 64 ساڵ تەمەنم هەیە ئەم 64 ساڵە کە تەمەنم بینیوە ساڵێک خۆشیم لە دیر ژیانی خۆم بە حەزی خۆت بێ حەزەکەی چەند ساڵی تر بژی بەڵا بە حەزی خۆم بێ حەزەکەمە تاتە بژی بە حەزی خۆم بێ حەزەکەت تەمەن درێژ ئارە وەڵا بۆچی حەزی لەم ژیانە چ شتێک واکە حەزی لێ وەڵی وەکو ئەم ژیانە بڵێم ئەمە ژیان نییە لێرە ئەمە ڕاستیە وەکو ژیان ژیانی تیان نییە بەزیتر تۆ ماڵم ناڵەیە بێ حەزەکەی لەگەڵیان نابی سەر ڕایەوەی کە ژیانی ئەم وڵاتش خۆش نییە بەڵام حەزەکەی هەر حەزەکە مەڕەوە لەبەر ماڵم ناڵ حەزەکە لەم 35 ساڵی ڕابردووی ژیانت چ ساڵێکی زۆر خۆش بووە وەڵی خۆشیمان بینی و ناخۆشیشمان بینیوە کەمێک بیر بکەرەوە بزانیت چه ساڵێکت لەزەتی ژیان زیاتر بۆ لەلا هەر 2013 ئەو ناوە ژیان خۆش بەڵێ بۆچی خۆش بوو وەڵی وەک ێسە نەبووە بێمەعاشی و بێپارەی و ئەو شتانە ئەسەوە نەشتە بینی بەڕاستی بێزارەبی ینی بژێوی ژیان تاسیری هەیە لەسەرەوەی ئینسان حەزی بەژیان ئای چۆن تاسیری نییە برا ئای چۆن تاسیری نییە سەگانەکە هەموو شتێ بووە پارە اینجا سەرباقیەوەش ئەم منە شت گرانە هیچ دەکڕین نایە شتەوەنە گرانە لە کڕین نایە ئیتر هەر لە وڵاتانی دراوسێوانێ شتێ لێ بقەومێ لێرە شتەکە گرانەکەن ئێکاکە مەلاقەمان چی بسەرەوێوان پەیوانە ڕووداوی دنیا هەیە تاسیری لەسەر وڵاتی ئەمە حاشی ڕووداوی دنیا هەیە تاسیری لەسەر سلێمانی هەیە زۆر سەیرە ئێمە خۆشمان وای لەکەین خۆشمان تا وای لەکەین ئەزنا کابرا بۆ نمونە لە رووسیا لێ قەومێ لە سین لێ قەومێ پەیوەندی بێمەوە نییە بەیامە لێرە لێما قەومی ئەوانێ یەشگار شتەوا لەکەن دروستە باشە هەندێک کەس دەیە دەڵێ پێش ئەوەی بمرمیان پێشەوەی ژیان جێبێڵم حەزەکەم بگەم بە فڵانە شتێک ئاواتێ خۆزگەیەکی هەیە تۆ شتێکی وات هەیە پێشەوەی ژیان جێبێڵ حەزکە پێ من پێشەوەی بم حەزەکەم مناڵەکانم ژیانیان خۆش بێ و لە ژیانێکی خۆشامنی تر پێویستیان بە هیچ نەبێ و خۆزگەکەت بۆ ئەوان بەڵێ بەڵێ ئەی هەموو ئێسانێر بۆ ماڵم ناڵی شەکایتە خۆ قابلە بۆ شێی شەکەی ئەناسە کچە کاتێک لە ناویانی تا چەند دڵت پیان خۆش حالێن من خۆم ساراکردمەوە فڕۆشمەوانێ ئێوەران کارڕۆمە لە مەعرەز ئەگە باڵم هەبووە هەڵەفرین بۆ لایە دوو مناڵمەیە بەقیە مدنیام خۆشەوێتتر وازانم ئاسمان کون بۆ ئەوانی کەوتونەتە خوارد ئەوەندە چێژی ژیان پێوەڵا بە ماڵی شەوانە بە خێزانیشمانێ تە بەڕاستی من هەموو جارێوا بیرەکەمانێ ئەڵم ئەوان نەبن بڕوا ناکەم یەک دەقە بشی لە دو ئەوان لەزەتی ژیان بەوانەوە بەس ژیانی عنی ماڵم ناڵ هەتا خۆش مناڵ خۆ مناڵ هەبێ زیاتر دایک و باو خۆشەویستە بێسە من جاری وایە بیری لێکەمانێ ئەو مناڵە چەنێ عەزر پێوە کێشم کە بیت لە دایک و باوکمەکە ماڵم ئەو ژاوە هیلاگون بەدەست مناڵە ئارە وەڵا ئەو ڕاستیە ساتی دنیا وەکو دەرگایەک وایە کە لەم دەرگایەکەیتەوە لەو دەرگایەکی دەدەرەوە چونکە کە خۆشیەکی داهاتووە بینی خۆشی ڕابردوو لە بیرەچێتەوە ئەوەندە سەری عڕوە ئەوە سەری عڕوە
ئەم دنیا ئەوە سەریعە ئەوە سەریعە ئیتر خۆشی بە ناشکری خوانە وێستە وڵاتی ئەمە خۆشی کوا هەیە باش وەکو تەمەنی خۆتی شڵا هەر تەمەند درێژ بوو پڕبەرەکەت بێت تەمەند حەزەکەی چەند ساڵی دیکە بژیت حەز نییە ئەگەر بە حەز بێت هەرچەند بژی هەرەڵی کەمە ژیان هەروایە ئینا ئێمە پێغەمبەرەکەمان سەڵڵاهو عەلەیهی وسەلەم 63 ساڵ ژیاوە وایە ئیتر ئەوە قیاسی ئینسانە ئەوە قیاسە بۆ ئینسان یعنی تۆ تەجروبەیەکە مەسەلا کابرا 10 ساڵ گەورەتر 10 ساڵ بچووکتر تەمەنەکان مەسەلەن بەرز و نزبن ئەوە علاقەی گینا قیاسی عام 70 ساڵ 65 ساڵ بۆ ئینسانی تر حەدیثێکی هەیە کە پێ سەلەم فەرموویەتی ومەتی من لە 60 بۆ 70 ساڵ بەڵێ 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 ئەوەی شێرە وەڵڵا شتێک کەمتر شتێ زیاتر ئیتر هەر ئەوانەی خۆی تەمەن زانی چۆنە لە 50 سەرکەوتی ئیتر زۆر خۆش نییە لە 50 سەرکەوتی ئیتر زۆر خۆش نییە وەڵڵاهی ئیتر شتەکانیانە پێشەوە نەقسەکانیانە پێشەوە مەسەلەن هەر ڕۆژی ئەو خوا شتێکی لێسێنێتەوە یعنی ئەوە بیکە بە خیاس تەندروستیە بەڵێ بەڵێ هەرەوەڵا ئەی هەر ڕۆژی شتێکی لێسێنێتەوە مەسەلا ڕۆژێ قاچی ڕۆژێ چاو ڕۆژێ ئەڵێ نازانم بۆچی ئەژنۆم لە دوامەوە نایێت بۆی چییە قاچم لە دوامەوە نایێت تەمەنە وتت لەم 63 ساڵەی تەمەنت کە ڕۆیشتووە 67 تەمەند درێژ بیت چه ساڵێکیان ژیان خۆشتر بووە لەلا ژیان ئەو وەختە خۆش بوو کە هیچ شتێکی متەتەور نەبوو کە ژیان ئەو وەختە خۆش بوو کە ئێمە لە لادێ بووین ژیان ئەو وەختە خۆش بوو کە تۆ نانێ ڕقێکی بوو نان و ئاو پێ بواە و بچوتە حیوانێکی پێ بواە شیرەکە بدۆشە بوو خواردایە ئەوە ژیان بوو دوای هاتنی تەکنەلۆژیا و پێشکەوتی ژیان ئەم لەزەتانە نەما ئەمە نەماوە تا هیچ تامێک نییە ئێستا تۆ ژیان یعنی بچووکترین ئێستا بچووکترین خۆشینەوە بچۆ بەرخێک سەر بڕە و بە کامل مواسەفات چاکیکە تامی هەیە نەبەخوانیەتی ئەگەر لە زیادێ ساڵان مانگێک مریشکێک بخواردایە ئەو تاما لە بنی دیان تا بوو باشە ئێستا هەندێک کەس هەیە دەڵێ پێش ئەوەی ژیان جێبیان حەزەکەم بگەم بە فڵانەشت ئاواتێکی خۆزگەیەکی هەیە تۆ خۆزگەیەکی تایبەتت هەیە پێش ئەوەی ژیان جێبێڵی حەزکە پێ هەموو کەس خۆزگەی هەیە هەموو کەس خۆزگەی خۆی هەیە هەموو کەس مەسەلەن دایی من خۆزگەی خۆی هەیە ئەڵێ خۆزگە مەسەلە ئەو مناڵم بەو مرا بگەشتایە ئەم مناڵانم والیادا خۆزگە وام کردایە خۆزگە نەمردمایە مەسەلەن تا حەجێکم کرد تا ئەمرەیەکمە کرد تا مەسەلەن فڵان شتمە کرد یعنی ئەمانە تەجروبەن بە حەزی خۆت بە حەزەکەی چەند ساڵی تر بژێنم هەتا ژیان مابێ حەزم لە ژیان تاس ئارەوەڵا هەتا هەفتا ساڵی تر بژیم ئاوە حەزەکەی بگەیتە نزیکی 100 ساڵ بەڵێ ئارەوەڵا بۆ حەزت لە بژیانە وەڵای یەکرد خۆ ژیانە و پێی کەوتون یەکرد قاویلە حەزە لە ژیانیە تۆ ئارەوەڵات هەندێکمان هەیە خەڵک بە تایبەتی لەم سەردەمەی خۆمانە زۆر بێزارە لە ژیان هەندێکی حەزەکەم تر ئێستا یەکسەر کۆتای وەڵای ئەگەڕێتەوە بۆ بژی ژیان و یەتر کابرا دڵی خۆش نیە ئەچێ بۆ ئەوروپا و ئەوانێ مشینە بژێوی ژیان واکە هەندێک کەس بێزارێ ئارەوەڵا بەتەئکید وایە شتێکی تایبەت هەیە پێی بگەی ئێستا پرسیارم لە برادەرێک کردوتی حەزەکەم ئەو کاتە ئیتر ژیان جێبەڵم کە بزانم ماڵ و منداڵەکەم پێویستیان بە من نەماوە ئیسر لەسەر پێی خۆیان وەستاوە سپاس بەخوای گەورە کوڕی گەورەمانەیە و گەورە بێ بە خۆشی بژوی هەرەوەمانەوە لەوە هەندێکی شێت تەمەنی زۆر بەرەکەتی تایە فریای زۆر شتەکەوێت لە بلاوە سەیرەکە هەندێک شتە دەڵێ نەوەڵام من فرای هیچ ناکەین ئەمە بەرەکەتی تەمەن وایە قسەگە و جوانە وەڵایەتر نالێم هەموو لێگەڕێتەوە بۆ بژێوی ژیان و ناڕەحەتی و خەم و خەفەت و ئەو شتانێ سپاس بەخوای گەورەی ئەمە باش ئەگەر بە حەزی خۆت بێ حەزەکەی چەند ساڵی دیکە بژیت وەڵا ئەوەی ژیان خوا چەنی نووسیبێت چەنی بۆ نووسیبین هەر ژیان عەمر هەر ئەوەنەیە کە موزیای ناکا بە پیری و بە نەخۆشی و بەوانە نییە بەس وەکو خۆت ئەگەر بۆ نمونە حەزی لە ژیانە کەس نییە حەزی لە ژیان نەبێ بەڵام ئەگەر خێزنەوە بێزە بیت یعنی بکەوی لەسەر جێگا ناخۆشە بەڵام ئەگەر خوای گەورە ڕەحمی لێکا و دەست و قاچی ساغ بێ و ئەموری بڕوات عیبیتیان نییە و لەخوا بەزیا بێ و ئەینا کەس حەزەکەی پێشەوەی بکەویتە سەر جێگا ئیتر لەو وەختا ئینسان نەزانی بە قوربانێ بم ئینسان بەعزێکە دیسا ئەمرێ ڕێن فڵان کەس هاوە خۆش تا بە قوت بوو گەنج بوو مرد خوا ڕەحمی پێ کردووە بەڵام نەگەیانێتە پیری یعنی ئەگەر خوا ڕەحمی پێ بکات یعنی نەکەویتە سەر جێگا ئەمری خوا بکەیت باشترە لەبەرەوە ئەمری خوا
بەدەست ئێمە نییە نە بەدەست خی گەورەیە چه سعاتێ ڕۆژە تاوا بوو مسقاڵە زەڕەتیان نییە مسقال زەڕێتیان نییە نە پێشکەوتن نەدەوە قورعانە فەرمیە لەم 16 ساڵەی تەمەنی ڕابردووت چ ساڵێکی تەمەن خۆش بووە لەزەتی ژیان زیاتر بۆ لە وڵی لەزەتی جارانمان خۆشتر بوو لە ئیساکێنە جاران ئەژوڵای دەڕۆشتی دەشت و دەرتە کرد بەڵام کە دانیشتی لە ماڵەوە ئیتر ناخۆشە بەس ئینسان بگەڕێ و بڕوا من بەس ڕۆشتنم بەلاوە ساحل مانەعەم نییە سیارەکەم پڕێکم لە بەنزین و بڕۆم بۆ هەولێر یان بڕۆم بۆ مووسڵیان بڕۆم بۆ هەر شوێنێک بگەڕێم لە گەڕانە حەزم لە گەڕانە بەس سوادە لە گەڕانە بەس لە ماڵەوە دانیشتم نەخۆشم هەندێک کەسمان هەیە لە ژیانە تەمەنی بەرەکەتی زۆرتیایە لەبەرەوەی بەتابەتیوانی خەریکی ئیشی خێر و خێراتوانن فریای زۆر شتەکەون تا چەند گرنگە ئینسان تەمەنی لەشتی چاکا سەرفکە وڵی ئینسان عملی ساڵح بێ هەر ئینسانی عملی ساڵح بوو ڕۆژانە بەیانی هاتە دەرەوە نێتی چاکە بوو ئینسان نێتی چاکە بوو بەردێ لەسەر جادەیە لا بە تۆزی ئاقمی ئاو بە زەلامێکەوە یعنی چاکە هەر کەس چاکەی کرد خراپەکانی ئەسڕێتەوە ئەو کاتە ئاوڕی بۆ ڕابردوو ژیانیشی داوە دڵی پێی خۆشە ئەڵێ هەندێشتم وڵارە وڵای پیاوگەریشی چاکی کرد یاوارە ڕۆشتەوە لەسەر جێگاکەی کە دانیشت یان ڕاکشە ئیسراحەتە بەڵام ئەگەریشی خراپی کرد خراپە خۆی خۆش چاکترین ئینسان ئەوەیە کە دڵی کەس نێشێنە خاصن دڵی دراوسێ دڵی کەس لەخوایای تێ لە دنیا دڵی کەس نێشێنی باشە وەڵی ترەوە بەدەست خۆیان حەزەکەی چەند ساڵ بژێ هەموو کەس حەزە مردن ناکە گەر ڕۆژشتاوا بوو حەزکردنی چییە؟ ئێستا هەیە دەڵێ حەزەکەم پێشەوەی بمرم بڵم بگەم بە فڵانەشت یان هەیە دەڵێ حەزەکەم پێشەوەی بکەومە سەر جێگە ئیتر ژیانم کۆتایی پێ بێت تۆ حەزەکەی چەند ساڵی دیکە ئاوە دامە بە ژیان وەڵی تر کاکە گیان وەڵی خوا زەلیلمان نەکە سانی چاوەڕێی دەستکەس نەمن حەزەکەم ئایسە لە بەیانی زووتر نێ بمرم ینی هەتا ئەو کاتەی خۆت لەسەر پێی خۆ بۆسی حەزەکەی ئیدامە بە ژیان ئەرە وەڵا حەزەکەم لە دەستوردوی خۆم نەکەم مردن برا گەورەی هەمومانە ئەبێ هەموو ئەو ڕێگە بنووشین لەم ساڵانەی ڕابردوو ژیانە چه ساڵێکی تەمەنە زۆر خۆش بوو وەڵی بڵم چ ساڵە وڵات زیات خوا ساڵ تیاتی خۆش بێت نەبەخوا خۆشیتیانی بە ناشکری خوانە وعز ناخۆشە و تۆ دراوسەکە نەیبوویان دراوسەکە لێ قەوماشتێ بود هەر تۆی فەرقی هەیە ینی خەفەتی پێ خۆی ئەگەر کەسێکیش ئای چۆن نەرەوەڵا خەفەتی پێ خۆی چۆن خەفەتی پێ جا بەشەرەوە بەشەنێگە هیچ خۆزگەیەک تێ پێشەوەی ژیان جێبێڵی پێ بگەی وڵی ئەرەوەڵا هەشمە زرفە نەمێنە و حەزەکەی بەچی بگەی پێشەوەی کۆتایی بە ژیان وڵی تر حەزەکەم داوەتمێ بێتە دیتر بێ کۆتایی بە ژیانم بێقینە دوعاکەی بۆی کەم ئەم بگەی بە دوعاشی بۆکەم ئەگەر بێتە دی ئەو دوعانم انشەڵاگەر ئەو ئاواتانە بێتە دیتر بیش مرم قەیناکە تەمەند درێژ بیشەڵا تەمەنە پڕ بەرەکەت بێ قوربانم بێەوەی بینیشەڵا قەت نەکەویتە سەر جێگە و قەزی زەلیل بەخوا دوعای خێرمان بۆ بکەن بە قوربان انشەڵا بە قوربانم یاخوا لە شێوەش سلام علیکم سلام پێشەکی بەخێر بێن سەر هەردوو چاوم چۆنی چەند ئێستا جەناب وەڵی من موالی 66 زۆر باشە حەزەکەی ئەگەر بە حەزی خۆت بێ چەند ساڵی دیکە ئیدامە بەژیان وەڵی تر ئەوە مەرگ باوەڕ بکە کەس حەزی لێ ناکە کەس حەزی لێ ناکانە وەڵڵا ئێتر چەند ساڵ عمرت بێ کەس حەزی لێ ناکا و بەڵام ئێمە مردوین بە زیندوی مردوین ئەی ئەمە زروفە ئێمەتیە خامە زروفە هەر خۆت بڵێ ژیانەکە سەختە ئێستا زۆر سەختە مردە خژێر گڵەکە باشترە لەم زروفە ئەوێ باشترێکە ئەگینا ئەمە چییە تۆ هەر خۆت بڵێ ئیتر لەمە زیاتر چی بڵێن پێویست ناکا هیچ بڵێن وەعزمان زۆر خراپە و زۆر پیسە و ئەلم ساڵانەی ڕابردوو ژیانت چه ساڵێکی تەمەنت زۆر خۆش بوو لەزەتی ژیان زیاتر بوو من لە دایک بووم هیچ ژیانی خۆشم نەدیوە لە 66ەوە هیچ هەر لە نەڕەحەتی و لە ڕەحەتی بوون خەڵقی هەورامانم ئێتر بەدەست کیمیاوی بەدەست بارکردن و بەدەست کوردەوە و وێران بوو ئاوارەی حەزەکەی پێشەوەی ژیان جێبێڵی شتێک هەیە خۆزگەیەک تێ ئاواتێک تێ ئەم ژیانە بگۆڕێ ئەم ژیانە بگۆڕێ تەوا ئەم ژیانەمان بۆ بکە بگۆڕێ بچین یەکێک بتوانێت بە خوێمان کە برا ئەمە چییە؟ ئەمە وازە؟ ینی ئەم سەختی ژیانەوەی کردو ئێستا خەڵک هەمووی حەزەکە ئاڵێ بچمە ژێرگە ئەرە وەڵا زەختی ئەی چی ئەرێ بەخوا ئەرە وەڵی زۆر سخڵەتە برا چی بڵێنێتتر
ئەمە حاڵە ئەمە کارەبایە ئەمە ئاوە ئەمە مۆلیدەیە ئەمە کاسپیە من لە دایک بووم هیچ ژیانی خۆشم نەدیوە لە 66ەوە هەموو کەس حەزم بردن ناکە ڕۆژشتاوا بوو حەزکردنی چیە بەڵا بە حەزی خۆم بێ حەزەکەمە تاتە بژی والله بە حەزی من لەم کوردستانەیە گوناحە 2 ساڵی تر بژی من 64 ساڵ تەمەنم هەیە ئەم 64 ساڵە کە تەمەنم بینیوە ساڵێک خۆشیم نەدیوە ژیانی خۆم بینیتان هەر کەسێک و بە پێی ئەو ژیانی ژیاوە تایەوە ئەو بارودۆخی تایەتی وەڵامی پرسیارەکەی دەگۆڕێ هەندێکی درێژە بە حەزەکە درێژە بە ژیاندا لەبەرەوەی پێی وایە ژیانە چێژی زیاترە و هەندێکیشی نەخێر دەڵێ حەزەکەم لە ئێستاەوە جێ بێڵم لەبەرەوەی ژیان بە سەختیە بینێ ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە تەمەنێک کە هەمانە بڕێ بکەین لە شتی چاکا سەرفی بکەین چونکە کاتێک کە ئاور بۆ دواوە دەیتەوە کۆمەڵی کارت تیا کردووە کە ڕەنگە دڵی پێ خۆش بێ چاوەڕوانی پاداشتەکەی بکەیت بەڵام ئەگەر شتێکمانتیان نەکرد بێ کە چاوەڕی پاداشت بکەین یاخود خوا نەخواستە شتێکی خراپەمانتیا کرد بێ ڕەنگە بە ترس و لەرزەوە هەمیشە حەزکەین لە ژیانە بەردەوامین قەت ئەم ژیانە جێنێڵێ چونکە دەزانین ئەو سەرمان باشتر نییە خی گەورە تەمەنی هەموو لایەک پڕبەرەکەت کە تەمەنمان وا لێ بکە کە دڵمان پێی خۆش بێ شتێکمان چاندووە لە داهاتووە پاداشتی وەربگرین بەرنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان.